خاصش بە نەمەکەرەوە فەرەزە یا گیانەنی شۆرێ وەروانێ چێگە واردەش خاز دەزن و ئانە نەبوونا ئی کەسا واستە نەبات گروپ جیا باوە هەر مەجموعەشە دڵشا بە یاگێوەشە چی یاگێنە چێشکەرە یانە دووسکەرە نیشتیمانەکە وێشە من یارە مەزنارێ وازحە کاتە ئینێ نەمەنی فلانە کەس ئیتر هەر بە تەبیعەت وێش چێشکەرە و نمێ ئێگەژی و وازحە ئەگەر بێش پێ هەرمانێ پێک چێ پراگماتیکی بێ ملو گێڵەوە تەنانەت پەنەی چش بەش بوو وەرو ئانەی ماوەیە وەشەکە شەنەوین و دوماتەرانی مەتاوە چێشکەرە و مەتاوە بەردەوام وەشەکە شەنەوین وەرو ئانەی چێشکەرە و گێڵەوە یاگەتی وێش ئەگەر تو بێ و ئیچوە لابەری ئی زەختا لابەری بە شکلە تەبیعی ئینسانێکی تەوزیعی با ملو چێشیرێ ملو یاگە جیاکارە هەر کەسە نیشتیمان هەر مەجموعە لە ئینسان نیشتیمانی خۆی ئەو خاکە دەدۆزێتەوە کە دەبێت نیشتیمانەکەی خۆی لە ناو یادانی یعنی ئەوە دەدۆزێتەوە کە چۆن دەبێت لێرە نیشتیمانەکە دامەزرێنی جا ئەو کاتە ئەو شتی کە ئەو دامەزرانەی کە دەیکا لە ناو تەبیعەتەکە لەگەڵ ئەو تەبیعەتە چییە؟ سازە یعنی لێرە تەبیعەت ناچار ناکات لێرە پەیوەندیەکی زۆر جۆرێکی تر لە پەیوەندی لە نێوان چی دروست دەبێت لە نێوان ئەو خەڵکەی لەو شوێنە نیشتەجێبوون لەگەڵ شوێنەکە جا خۆی خۆشەویستی نیشتیمان بەم معنایە خۆشەویستی نیشتیمان چونکە لێرە خۆشەویستیەکە چییە؟ یعنی تۆ خۆشت ناوێت لەبەر ئەوەی بەخێوت دەکات خۆشت ناوێت لەبەر ئەوەی خۆراکت دەداتێ خۆشت ناوێت لەبەر ئەوەی بەپیت و بەرەکەتە خۆشت دەوێت لەبەر ئەوەی دڵت خۆش دەکات خۆشت دەوێت لەبەر ئەوەی خۆتی لەوێت سازە لەگەڵ تا دەدوێت لەگەڵ تا قسە دەکات ئێستا وی لەناو هەورامانە هەیە لەناو گۆرانیەکان یاخۆ گۆرانیەکان هەموو زۆری هەیە قسەکردنە لەگەڵ چی قسەکردنە لەگەڵ گوڵەکانی هەورامانە قسەکردنە لەگەڵ باڵندەکانیە ئەم هەستە ئیستاتیکیە لەناو گۆرانی و ئەو حەنینە بۆ نیشتیمان ئەم حەنینە تەواو حەنینێکی چییە؟ هونەری باڵایە حەنینێکی ئیستاتیکیە لەبەرەوە ئەوەی نیشتیمان تەحدید دەکات کامە نیشتیمانی منە ئەمەی ئەم حەنینەیە دکتۆر ئەلێرەیە ئەوەی کە تۆ باس کرد لەگەڵ ئەوەی گوێ درێژەکەی بوونی خاتە ناو خاکەکەی داینەکەی بەڵام ئەم خاکەی کە هی نیشتیمانە ئەو خاکە نییە زانە چۆن لێرە تۆ بوونت فعلەن لەناو خاکە دادەمەزێ بەڵام لێرە مڵکیەت بوونی نییە چونکە لێرە تۆ خاکت کرد نیشتیمانت کرد بە مڵک یەکسەر لە ئازادی دەری دەکەی ئەو کاتەی تر دەبێتە هیتۆ ئەو کاتە دەبێت یەکسەر تەحویل دەکات بۆچی بۆ شتێکی پراگماتیکی مڵک بەس ئەوی تر کە من باسم کرد ئەم بوونی خۆی لەناو مڵکا دەبینی بەڵام تۆ لەناو ئەو شوێنە دەبیت چۆن گوێزێک لە فلانە زەمینە دەبێت و لە سەحرایەکە نابێت یعنی تۆ ئەم زەمینەیە سازە لەگەڵ تا تەشجیعی بوونت دەکات تەشجیعی بوونت دەکات بێتە دەرێ خۆی دامەزێت دکتۆر ئەو سیستمی چۆنایەتیانەکە باست ئەوەیە لەناو ئەو نیشتیمانە بۆ نمونە کە ئەو نیشتیمانە هەبوو ئەو بەردانەشی تایە کە تۆ خانووەکەی خۆتی لێ دروست دەکەی ئەو خانووی کە لەناو دڵی خۆتە بەدڵی خۆتە ئێستا کاتێک کە تۆ خانوویەک بە شکڵێکی ئیستاتیکی دروست دەکەی لەگەڵ شتێک خانوویە کە بە شکڵێکی پراگماتیکی دروستی دەکەی تۆ خانووەکە دروست دەکەی بۆ ئەوی سەرماد نەبێ فەرەزە وا دروستی دەکەی کە ئەمە زۆر جیاوازە لەوەی کە تۆ خانووەکە بە دڵی خۆت دروست دەکەی دڵت دەیگرێ کاتێک کە دڵت دەیگرێ پەیوەندیت لەگەڵ ئەم خانووە چییە؟ پەیوەندیەکی زۆر جیاوازە لەوەی کە تۆ یعنی دەکەوێت تا حاڵەتێکی پراگماتیکی لەگەڵ خانووەکە ئەم خانووە نافرۆشی ناتوانێت بیفرۆشی بەڵام ئەوی تریان دەتوانیت چی بکەیت؟ بیفرۆشی بۆچی چونکە ئەو خانووە لەسەر ئەساسێکی ئەمە بەرهەمێکی هونەریە چۆن تۆ بەرهەمێکی هونەری لێرە خانووەکان دەبنە چی؟ یعنی هەر کەسێک لەوێ هونەرمەندێکە و کەسیش تەقلیدی کەس ناکات هەر کەسە خانووی خۆی دروست دەکات بەڵام لە عینی کاتیشا و خانووانە لەگەڵ چیان لەگەڵ یەکا سازن بۆچی؟ چونکە ئەمانە هەموو مەیلیان بۆ ئەوێ نیشتیمانی ئەوانە بەڵام نیشتیمان مڵک نییە نیشتیمان خۆی دەبێ خۆی پارێزێ نەک کەی دەتوانێت خۆی پارێزێ
کاتێک کە تۆ نەت کە تۆ داگیرت کرد نیشتیمان تۆ خۆت نیشتیمانەکەی خۆت داگیر کرد ئەو کاتە وای لێ دێ کە چی بێ خەڵکی تیش بتوانێت داگیری کرد بەڵام کاتێک کە خۆت داگیرت نەکرد بە ئازادی هەشتەوە ئەوە هیچ هێزێک ناتوانێت چی بکە داگیری کە ئەگەر داگیریشی کە ناتوانێت چی بکە ناتوانێت بمێنێتەوە دکتۆر سیستمی چۆنەتیانەکە باست کرد سیستمی چۆنەتێ لە شتێکەوە بۆ شتێکی تر جیاوازە وەکو ئەوەی کە خۆت باس کرد سیستمی